من ڕەبین سەلاح لە سەنتەری دەرچوانی کۆلێژەکانی سەلاح الدین هەموو ساڵێک لەگەڵ هاوڕێکانم کۆبینەوە بڕیارە دەین کە بە جۆرەی توانە هەوڵ بدەین سوود بگەێنین بە یەکێک لە دائیرەکان یاخود خوێندنگاکان لە هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی و ئەم ساڵیش بڕیارماندا کە کەرەستەی قرتاسیە بۆ 300 خوێندکار بۆ سەرەتایی بەردەکار دابین بکەین کە ئەم ساڵ ڕووداوێکی ئەگرکەوتنەوە تێیدا ڕوویدا و ئێمەش بە هەماهەنگیکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی ئێرەمان دەستیشان کردو ئەم یارمەتیەمان بۆ هێنان ڕاستە بابەتەکان و قرتاسیەکان شتانی ڕەمزین بەڵام زەردەخەنەیەک لەلایەن تەلەبەیەکەوە بۆ ئێمە بەسە و هەروەها کەرەستەی جیاواز بۆ ئیدارەی مەکتەب و هەروەها فەحسکردنی ددانی قوتابیەکان لەلایەن تەخەڕوجەکانی خۆمانە و دەرچەکانی خۆمانەوە. ئێمە وەکو دەرچوانی کۆلێژی سلێمانی کچان ساڵانە هەڵەسین بە سەردانکردنی ئەو قوتابخانانەی کە هەژارن و پێویستیان بە یارمەتیە. بۆ ئەم ساڵیش سەردانی قوتابخانەی بەردەکەڕی بنەڕەتیمان کردووە و چەند پێداویستێکی قوتابخانەمان بۆ دابین کردوون و من وەکو دەرچوێکی کۆلێژی سلێمانی کە پزیشکی ددانم ئەمڕۆ لێرە پشکنینمان کردووە بۆ 300 خوێندکار و لەگەڵ یا چارەسەرەکانمان بۆ داناون و بۆ هیواین کە توانی بێتمان سوودێ بگەێنین. خوێندکارانی کۆلێژی سلێمانی کچان ئەمڕۆ هەستین بە سەردانکردنی قوتابخانەی بەردەکەڕ و دابینکردنی چەند پێداویستیەک بۆ قوتابیەکان بە هیوای ئەوەی سوودی هەبێ بۆیان. لە قوتابخانەکەمان پێشوازیمان لە بەڕێزان لە دەرچوانی سنتەری قوتابیانی کۆلیجی سەلاح الدینی ئەیوبی کرد. زۆر سپاسیان دەکەین کە هەڵسان بە هاوکاریکردنی قوتابیانی قۆناغی یەکەم بازنەی یەکەممان بۆ پۆلی 1 و 2 لە دابینکردنی پێداویستی قەرتاسیە کە خۆی بینێتەوە لە هەموو پێداویستەکانی قەرتاسیە بۆ قوتابیان دابینکردنی فڵچە و معجونی ددان. ستافی دکتۆرەکانیان هەرساون بە فەحزکردنی ددانی قوتابیەکان لەگەڵ دابینکردنی پێداویستی قەرتاسیەک بۆ ئیدارە و هەروەها جۆرەکانی تۆپی وەرزش بۆ مامۆستایانی وەرزش لەگەڵ نمونەی چەند کتێبێک بۆ کتێبخانەکەمان بەڕاستی شوێنێکی باشیان هەڵبژاردووە لە کۆمەڵە شتێک مەحرومن قوتابیەکان و چینێکی فەقیر وەژاریشی تایە هەر وەکو لایەنی کەم دەرامەتی ئێمە دووبارە و سێبارە دەبارە سپاسیانەکەین.